ئێمە وەک نوێنەرانی کاندیدانی ئەنجومەنی پارێزگا هاتوین یادداشتێکمان ئاراستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و هەروەها لیتنی یاسایی پەرلەمانی کوردستان کرد سەبارەت بە دەرچوون بۆ ئەو یاسایی کە خۆیان لە 5 دوای 2015 دەریان چوان سەبارەت بە ئەنجومەنی پارێزگای هەڵبجە. بەڵام لەو کاتەوە تا ئێستاکە ئەم ئەنجومەنە پێک نەهێنراوە. ئێمە داوامان لێکردن ئەوان خاوەنی بڕیاری خۆیان بن کە بە دەرچوون بۆ ئەم یاسای خۆیان بکەن کێ کەم تەرخەمە لەوەی کە تا ئێستا ئەم ئەنجومەنە پێک نەهێنراوە. پارێزگای هەڵبجە تا ئێستاکە لە حکوومەتی فیدراڵی عێراق وەک پارێزگایەک نەناسراوە و بۆ جێ تایبەتی بۆ دیاری نەکراوە و مەترسیمان هەیە لەوەی کە تا پارێزگای هەڵبجە بۆ دەورەیەکی تری هەڵبژاردن وەک پارێزگایەک نەناچێت کە ئەمە بۆ خۆی زەرەرە هەم بۆ کورد بە گشتی و بۆ هەرێمی کوردستان و هەروەها بە هەڵبجە بە تایبەتی. سەرجەم فراکسیۆنەکان بەڵێنیان پێداین کە بە دادچوونی تەواو بۆ ئەم بەدادچوونی ئێوە بکەین و هەروەها لە نزیکەوە پەیوەندیتان پێوە دەکەین و بەردەوام لەگەڵتان دەبین بۆ دادچوونی جددی بۆ ئەم سەردانەتان دەکەین.